بێگومان شۆڕشی ڕۆژئاوا هەموو ئەو دەنگە ناڕازیانە بوون کە لە ناو تاکی گەلی سووریادا کپ کرابوون ئەو دەنگانە بوون کە پێکەوە هەمویان هەستانە سەر پێ و هاواریان کرد و شۆڕشێکیان بەرپا کرد نەک تەنیا لە شۆڕشی ڕۆژئاوا نەبە تەنیا لە بۆ سووریای دیموکرات بەڵکو بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بوو بە نمونەیەک و بوو بە هیوایەک بۆیان کە لەو ژێردەستی و زوڵمەی کە هەبوو ڕزگاریان ببێت و ئەوانیش بتوانن دەنگیان بڵندکەن بەرامبەر هەر ناداتپەروەریەک کە لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شابە تایبەتی هەبوو لەبەرەوە شۆڕشی ڕۆژئاوا من ئەیبینم وەکو هیوایەک بوو لە چرکەساتێکی زۆر زۆر زەحمەتدا بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو مەشخەڵێک کورد بوو بە سەرمەشقی ئەو شۆڕشەکە لە ڕۆژئاوادا کرا کە گومانی تێدا نیە شۆڕشی ڕۆژئاوا بە تەنیا کورد نەبوو بەڵام کورد پشکی گەورەی بەرکەوت لەو شۆڕشێکە لە ڕۆژئاوا کرا بەڵام لە سەرەتادا شۆڕشی ڕۆژئاوا شۆڕشێکی فکری ئێمە وەکو ئەو هەل سەیری بکەین شۆڕشێکی فکری بوو کەواتە ژنانیش خاوەن فکر و خاوەن ئیرادەی خۆیانن بە تەنیا نەبە تەنیا ژنان نەبە تەنیا پیاوان ناتوانن شۆڕشێک بەسەر بخەن لە ڕۆژاوای کوردستان ژنانیش بە خاوەن فکری خۆ بە ئیرادەی خۆیان توانیان ببن بە مەشخەڵی ئەو شۆڕشەی کە لە ڕۆژئاوا کرا ژنانی کورد پشکێکی گەورەیان بەرکەوت کە بوونە بۆ چوار پارچەی کوردستان و بۆ گەلانی تریش بوونە نمونە ژنان لە سەنگەرەکانی پێشەوەدا سنگی خۆیان کردە قەڵغان بۆ بەدەستهێنانی ژیانێکی خۆشگوزەران و ئازاد پێویستمان بۆیە کە شۆڕشێکی فکری ئازاد بەرپا بکەین لە هەموو دەور و زەمانەکە ئێمە پێویستیمان بە شۆڕشە هەیە ئەوەی کە لە ڕۆژاوا بوو دەستپێکێک بوو ئەبێ هەموو بەشەکانی تری کوردستانیش بگرێتەوە ئەوەی کە بەتەنها ئێمە بە چەک ناتوانین شۆڕش بەرپا بکەین بێگومان پێویستمان بە شۆڕشی فکریە ئەو شۆڕشی کە لە ڕۆژئاوا کە ژن بوون بە سەرمەشقی شۆڕشەکە وەکوتم لە ئەو هەموو فکر و بیرە چەقبەستوانەوە کە وایان لە ژن کردبوو کە ژن تەنها لە ماڵدا بنیشێت تەنانەت ژنان نایانەتوانی لە کایە سیاسەکانیشا بەشدار ببن بەڵام ئێستا بوونەتە خاوەنی سەرکردەی ژنمانەیە لە ڕۆژاوای کوردستان و شەت سەرکردەمان هەیە کە لە بواری سەربازیە لە هەر پێشەوەیە جا لەبەر ئێمە لە باشووری کوردستانیش بەتایبەت زۆر پێویستمان بەوە هەیە کە چاو بکەین لەو شۆڕشە فکریە ئازادی کە ژنی گەیان بەو ئاستە بڵندەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستانەیە و ئێمە ئەوە بپارێزین کە هەیە ژنانی باشووری کوردستان و پارچەکانی تری کوردستانیش وەکو مۆدۆلێک بۆ خۆیانی ببینن وەک ئاشکرایە باشووری کوردستانیش خاوەنی کیانێکی خۆیە دامەزراوەی خۆی هەیە بەنای حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی هەیە بەڵام ئەوەی ئەبینین ئێمە لەم دوایانەدا بەڕاستی جڤاکی کوردی لە باشووری کوردستان هەندێک لە بواری فکری و زەهنیەتدا هەندێک پاشبەچوونی بەخۆیەوە بینیوە ئێمە لە هەر پارچێکی کوردستان لە شۆڕشین بە باشووری کوردستانیشە ئێمە دوژمن ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئێمە زۆر ئەکات تنەبوونی چاندی ئێمە زمانی ئێمە بە هەر شێوێک بێ هەوێت لە ناوی بەرێ لەبەرەوە ئێمە لە شۆڕشین ئێستا هەموو پارچەکانی کوردستان هەر لە شۆڕشین لەبەر ئێمە بە تەواوەتی لە چوارچێوەی ئەو دەوڵەتانی کەتیایژین وەکو عێراق و سووریا و ڕۆژهەڵاتی کوردستانیش دان بە مافی چارەی خۆنووسینی ئێمە بە تەواوەتی نەنراوە لەبەر ئەوە ئێمە ئێستا هەر لە شۆڕشین لەو بۆچوونەدا من ینی پێویستمان بۆیە لە باشووری کوردستانی زیاتر هەوڵ بدەین جڤاکی کوردی بەرەو بیری نەتەوەیی دیسانەوە زیندوو بکەینەوە کە لەم دوایانەدا لە باشووری کوردستان بەڕاستی وەکو بیری نەتەوەیی لای تاکی کوردی وەک مردووی لێ هاتووە کە دوژمنی زۆر پێویستی بەوەیە دوژمن سوود لەوە ئەبینێ کە بیری نەتەوەی و هیزری نەتەوەی لە مێشکی کوردەکانە لە هەر جەیەکی کوردستان بێ بسڕێتەوە دوژمن لە هەر پارچەیەکی کوردستان هەوڵی تنەبوونی کوردەیە ڕازی ئەبێ بەوەی کە تۆ وەکو مرۆڤێکیش ژیان بکەیت بە زمانی کوردیش قسە بکەیت بەڵام تۆ ناتوانانی خاوەن هزری خۆت بی تۆ ناتوانانی وەکو کوردێک بیرکەیتەوە تۆ ناتوانانی وەکو کوردێک کار لەسەر چاند و زمان و کولتوری خۆت بکەیت لە هەر پارچەیەکی کوردستان دوژمن هەر لە هەوڵی ئەوەیە بووە کە ئەوەی هەیە لە ناوی بەرێت ئەوەی لە ڕۆژاوای کوردستان کاتێکە لە 10 ساڵی ڕابردووە ڕوویدا
بووە هەراسانکردنی دوژمنەکانمان لە هەموو پارچەکانی کوردستانەوە بە تایبەت دەوڵەتی تورک هەراسان بوون بە شێوەیەک چۆن ئەبێ کوردەکان خاوەنی کیانێکی خۆیان چۆن ئەبێ بتوانن بەرگری لە خۆیان بکەن لە باشووری کوردستانیش بە هەمان شێوەیە دوژمن هیچ کات چاوی بۆ هەڵنایە کە کورد خاوەنی کیانێکی خۆی بێ خاوەنی هزرێکی کوردبوونی خۆی بێ ئەمەش نەک بە تەنها لە ڕێگەی شەڕ و شۆڕەوە کار دەکات لەسەر تنەکردنی چاندی تۆ زمانی تۆ کولتوری تۆ چونکە کورد بەوانەوە دەمێنێتەوە کاتێک کە چاند و زمان و کولتوری تە نەمێنێ هزری کوردبوونی تۆ نەمێنێ ئەو کاتە بە ئاسانی ئەوەی کە هەیە لە دەستت دەچێت.